ئێمە لەگەڵ نیعمەتەکانی خوادا ڕاهاتووینە ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێمان دەبەخشێ وا دەزانین مافی خۆمانە، وا دەزانین سروشت تەبیعەتێکی ئاساییە شتێکی ئاساییە کە خوای گەورە پێمانی بەخشیوە. بۆیە دەڵێم کاتێکە دەگەڕێیتەوە بۆ ماڵی خۆت، بۆ ناو ماڵ و مناڵت، دەبینیت ماڵ و مناڵت تەندروستن، لەش ساغن، سپاسی خوای پەروەردگار بکە. ئایا کە هەموو ڕۆژێک دەگەڕێیتەوە بۆ ماڵی خۆت دەبینیت مناڵەکانت تەندروست و لەش ساغن، ئایا سپاسی خوات کردووە لەسەر ئەمە؟ ماڵی وا هەیە 2 3 4 شەلل دەماغی تایە، ماڵ هەیە 2 3 نابینایی تایە، ماڵ هەیە 2 3 نەخۆشی بەردەوامی تایە. ئایا کاتێک گەڕایتەوە بۆ ماڵی خۆت لەسەر ئەو نیعمەتە سپاسی خوات کردووە؟ هەموو جارێ ئەلحەمدوللا دێمە ماڵ و مناڵەکانم تەندروستن، سپاسی خوات کردووە؟ سپاسی خوات کردووە کاتێککە دێیتەوە بۆ ماڵ مەشاکیلی گەورەت نییە، ماڵی وا هەیە بۆتە دۆزەخ پڕە لە کێشە و مشکیلە، حەمد و سەنای خوا بکە دێیتەوە ماڵ خۆت. ئەمە خۆ بەهەشت نییە بڵێ بێ کێشە نابێ، بەڵام کێشە هەتا کێشە فەرقی هەیە، جیاوازی هەیە. بۆیە حەمد و سەنای خوا بکە هەموو جارێک کە دەڕۆیتەوە بە ماڵی خۆت دەبینی ماڵ و مناڵت ئەلحەمدوللا تەندروستن، لەش ساغن، کێشە و مشکلەی گەورەت نییە. سپاسی خوا بکە دوژمندار نیت، دەتوانی شەو بە ئارامی بخەوی، چونکە ماڵێکی زۆر هەیە بەهۆی ئێش و ئازاری نەخۆشەوە خەو ئیسراحەتی تیان نییە. دەزانی دایک و باوکی وا هەیە لێ بە ئاواتەوەم شەوی تا بەیانی بخەوم لەبەرەو مناڵی نەخۆشە، ماڵی وایە 2 3 مناڵی درێژ بووە فەقیرانە تەمەنیان 20 ساڵە ناتوانن هەڵسنە سەر پێ و دانیشن. ئایا لەسەر ئەم نیعمەتانە سپاسی خوامان کردووە کە دەگەڕێیتەوە بۆ ماڵ حەمد و سەنای خوا بکە ئەلحەمدوللا مناڵەکانم لەش ساغن، نەخۆشیێکیان نییە کە شەو ڕۆژ ئیسراحەتمان نەمێنێ. ئایا لەسەر ئەم هەموو نیعمەتە سپاسی خوات کردووە؟ ماڵی وا هەیە باسمان کرد بەهۆی نەخۆشیەوە ئازارەوە خەو ئیسراحەتی تیان نییە. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە بەیانی کردەوە، بەیانی بەسەر داهات، ئەو ئینسانە ئامینەن فی سیربیه، لە ماڵی خۆیدا ئەمین بوو، لە خانووی خۆیدا ئەمین بوو، معافەن فی جەسەدی، لەش ساغە خۆت و ماڵ و مناڵت، عنده قوت يومه، خواردنی ئەو ڕۆژەشت هەیە، فقد جمع الله فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە ماڵ بەیانی کردەوە لە ماڵی خۆیدا لەش ساغ بوو، بێترس بوو، دوژمندار نەبوو، و دوای ئەوە خوای گەورە خواردنی ئەو ڕۆژەی پێدا بوو، ئەوە خوای گەورە هەموو ناز و نیعمەتەکانی دنیای بەو ئینسانە بەخشیوە بۆی کۆ کردوێتەوە. بۆی ئایا لەسەر ئەم نیعمەتە سپاسی خوات کردووە؟ بڕۆ نەخۆشخانەکان، نەخۆشخانەی سەرەتانەکان، شێرپەنجەکان بە تایبەتی لە سلێمانی بێ لە هەولێر بێ، بڕۆ ئەو جێگایە ئەو کاتە دەبینیت خەڵکی داما و چەندێ زۆرە، مناڵی وا هەیە گەنجی وا دەبینی هەموو جوانی ڕۆشتووە، جوانی لەدەست داوە، لە ترسی مردن پیر بووە، مردن لێیانەوە نزیکە. ئایا حەمد و سەنای خوات کردووە کە مناڵت لەوێ نییە؟ ئەگە مناڵێکش لەوێ بێ حەمد و سەنای خوات کردووە دوانت لەوێ نییە، سیانت لەوێ نییە؟ ئێمە لەگەڵ نیعمەتەکانی خوادا ڕاهاتووینە سپاسی خوا ناکەین. مردن، ترسی مردن ئەوانی پیر کردووە، نە برۆیان ماوە، نە ڕیش، نە سمێڵ، نەسەر هەمووی تووکی لێبۆتەوە بەهۆی دەرزی کیمیاییەوە. ئێستا ئەم نیعمەتانە سپاسی خوامان کردووە؟ ئەگە سپاسی خوا بکەین خوا لەش ساخترمانەکە، خوا زیاتر دەمان پارێزێت لە هەموو دەرد و بەڵایەک. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، وعدی خوایە هەتا زیاتر سپاسی خوا بکەی زیاتر ژیانت خۆشە بێ.